بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. سەرەتای بەرنامەکەمان خۆشەویستان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین. فەرمودەکەمان لەبەر ئەوەی کەمێک دوور و درێژە عەرەبیەکەی ئێمە تەنها واتاکەی لێرەدا باسەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی یەکەم کۆمەڵ ئەکات کە لە ڕۆژی دواییدا دادگایی ئەکرێن. کەسێکە کە فێری زانست بووە و فێری قورئان خوێندنەوە بووە، بانگ ئەکرێت لێ ئەپرسرێتەوە کە تۆ ئەم زانست و ئەم قورئان خوێندنە فێر بوویت؟ ئەویش دانی پیانێ و ئیعترافەکە کە بەڵێ خوای گەورە ئەم زانستە و ئەم قورئان خوێندنەوە فێر بووم. خوای گەورەش لێ پرسێ بۆچی فێر بوویت و بۆچی خوێنتەوە قورئان؟ ئەویش ئەڵێ لەبەر خاتری تۆ. خوای گەورەش دەفەرمێت نا، نێتت بەو شێوازە نەبووە. خوای گەورە ئاگای لە نێتەکانە. بۆ ئەوە فێری زانست بوویت و بۆ ئەوە فێری قورئان خوێندنەوە بوویت، بۆ ئەوەی پێت بڵێن قورئان خوێنێکی باشە. لە دنیادا پاداشتەکەت وەرگرتووە و ئەو کەسە ڕاپێکی دۆزەخ ئەکرێ. خوای گەورە پەنامان بات. کەواتە باشترین کردەوەیە کە قورئان خوێندنەوەیە. ئەگەر نێتەکە بۆ خوای گەورە نەبوو و هەر نێتێکی تری تێکەڵ بوو، خوای گەورە قبوڵی ناکا و سزای هەیە لە جیاتی پاداشت. بۆیە ئاگامان لە ئەو نێتە بێ کە لە دڵماندا هەیە. چەند قورئان جوان بخوێنینەوە، چەند قورئان چاک بخوێنینەوە، مەبەستمان ئەوە نەبێت کە خەڵکی پێمان بڵێ قورئان خوێنێکی باشە یا قورئان چەند باشە خوێنێتەوە. ئەگەر وامان پێ بڵێن ئاساییە، بەڵام نێتی دڵی خۆمان وانە بێت. ئەکرێ کەسێک قورئان خوێن بێت، خەڵک پێی بڵێ ماشەڵڵا چەند قورئان خوێنێکی باشە. بەڵام ئەگەر خۆمان نێتمان ئەوە بێت کە پێمان بوترێت قورئان خوێنی باشە یا قورئانێکی باش ئەزانێت، ئەو کاتە نێتەکەمان بۆ خوای گەورە نییە، ئاگامان لەو حاڵەتە بێت. بەڵێ خۆشەویستان، ئینە سەر بابەتی زانستی تەجوید بە کورتی. ئەو حکمی کە باس یەکەین حکمی ئەلیخفایە ئەمڕۆ لە ئەحکامی نونی ساکینە و تەنوین. ئیخفا چییە خۆشەویستان؟ ئیخفا حاڵەتێکە لە نێوان ئیظهار و ئیدغامدا. واتە نە ئەوەیە کە ئیظهار بکرێ و ئاشکرا بکرێ بە تەواوەتی، و نە ئەوەیشە کە ئیدغام بکرێت و بشە تێڵکێش بکرێت بە تەواوەتی. کەواتە حاڵەتێکە لە نێوان ئیظهار ئاشکراکردن، ئەلیدغام تێڵکێشکردن. کاتێک کە نونی ساکینە و تەنوین بگات بەم 15 پیتەی کە لەم شیعرەدا هەیە، مەبەستمان لە شیعرەکە سەرەتای کەلیمەکانە. صیف واتە صاد، ذا واتە ذال، ثنا واتە ثا. صف ذا ثنا كم جاد شخص قد سما دم طيبا زد في تقا ضع ظالما. ئەوەی کە بە ڕەنگی سوور ڕەنگ کراوە پیتەکانی ئیخفایە. هەر کاتێک نونی ساکینە و تەنوین گەیشت بەم پیتانە ئیخفا ئەکرێت. ئیخفاش خۆشەویستان چەند وردەکاریکی ئینشاءڵڵا بە خێرایی باسی یەکەین بۆی کە بەرچاوڕوون بین. چەند نمونەیەک ئێنینەوە، دواتر شێوازی ئیخفاکردنەکە باس ئەکەین. بۆ نمونە کاتێک کە نون گەیشتووە بە ساد، من سوورە، نونی ساکینە گەیشتووە بە ساد، چی ئەکەین؟ ئێمە نونەکە ئەشارینەوە، منصورە، بەم شێوازە، منصورە بریح صرصر. و هەروەها پیتی ذال، تنذرهم عزیز ذو انتقام. نمونەکان هەمووی باز ناکەین. هینە سەر ئەو وردەکاری کە لە ئیخفایە هەیە خۆشەویستان، بۆ ئەوی کە ئێمە بزانین ئیخفا چۆن ئەکەین، چۆن جێبەجێ ئەکەین. سلایدێکمان هەیە لێرەدا بەراوردێکە لە نێوان ئیظهار و ئیخفا و ئیدغام. لێرەدا لە ئاشکراکردندا، لە ئیظهاردا کە لە ئاشکراکردن، ئیظهار بەشی زمانمان هەیە و بەشی لوتمان هەیە. ئێمە کاتێک کە باسی نون ئەکەین و باسی تەنوین ئەکەین، دوو مەخرەجی هەیە، مەخرەجێکی زمانە، مەخرەجێکیشی لوتە کە مینگەکەیە. لە ئیظهارە خۆشەویستان بەشی زمانەکەیش ئەمێنێ و بەشی مینگەکەیش ئەمێنێ. بۆ نمونە وشەی ئەنعەمتە، کاتێک کە ئەیخوێنینەوە ئەن مەخرەج زمانەکەیشی ئەڵێن و مینگەکەیشی دەرەچێت.
لە شاردنەوەدا لە ئیخفادا خۆشەویستان لە ئیخفایە بەشی زمانەکە نامێنێت بەشی زمانەکە نامێنێ و بەشی لوتەکە ئەمێنێت کەواتە لێرەدا لە لایەکەوە لە ئیظهار ئەچێ چونکە بەشی لوتەکەی ئەمێنێ لە لایەکی شەوە لە ئیدغام ئەچێ چونکە بەشی زمانەکەی نامێنێ بۆیە ئەتوانین بڵێن حاڵاتێکە لە نێوان ئیظهار و ئیدغامدا بۆ نمونە کاتێک ئەڵێن منصورا بریح صرصر الئینسان لێرەدا مەخرەج زمانیەکە نامێنێ مینگەکەی ئەمێنێ بەشی لوتەکەی ئەمێنێت لە تێڵکێشدا لە ئیدغامدا هیچ بەشەکە نامێنێ بۆ نمونە وشەی من لەم کە ئیدغامێکین ئەڵێ من لەم نونەکە خۆی مەخرەجی زمانەکەیش و مەخرەجی خەیشومیەکەیشی نەماوە چۆن ئیخفا جێبەجێ بکەین ئەگە سلایدی دوای ئەوە برایانی کۆنتڕۆل بێ زەحمەت ئیخفا چۆن جێبەجێ بکەین پێویستە دەم بۆ دەرچەی پیتی دوای نون یان تەنوینەکە ئامادە بکەین کاتێک کە ئێمە ئیخفا ئەکەین مەخرەجە زمانەکەمان نامێنێ بۆ نمونە نون مەخرەجی پێشەوەی زمانە لەگەڵ مەڵاشووە لێرەدا ناچینەوە بۆ مەخرەجی نون ئەچین بۆ مەخرەجی دەرچەی جێپیتی جێدەنگی دوای نونەکە بۆ نمونە نونی ساکین گەیشتۆ بە ساد ئەچین بۆ کێ ئەچین بۆ مەخرەجی ساد مەخرەجی ساد کوێیە خۆشەویستان پێشەوەی زمان ئەین لە بنی بڕەری خوارەوە بەم شێوازە منصورا نەک بڵین منصورا نونێکی درێژ کراو بڵین زۆر جار ئەو بەڕێزانی کە سەرەتا فێری قورئان خوێندنەوە بن بەم شێوازە ئیخفاکەن منصورا ئەمە هەڵەیە ئاگامان لێبێ ئەچین بۆ مەخرەجی دوای نونەکە هەر پیتێک بێ بۆ نمونە پیتی فا ئەنفوسیکوم ئەچین بۆ مەخرەجی فا ناڵین ئەنفوسیکوم مەخرەج زمانێکە پشتگوێخین ئەنفوسیکوم ئەمە لێرەدا یەکەم هەنگاوکە ئێمە لە ئیخفایە ئەینین ئەوەیە کە ئەچین بۆ مەخرەجی پیتی دوای نونەکە یاخود تەنوینەکە لەگەڵیدا مینگەیەکی دووەم حاڵەت چییە لەگەڵیدا مینگەیەکی تەواوی درێژ لە لوتەوە هەبێت بۆ نمونە ئەلئینسان ئەڵێن ئەو مینگەیە ئەو دەنگەیە ئەبێت دروست ببێت و کەمێکیش درێژە زەمەنی مینگەکە کەمێک درێژە ئەلئینسان ئەمە کورتە ئەلئینسان کەواتە هەنگاوی دووەمانەوەی کە زەمەنی مینگەکەمان درێژە کە لە مەراتبی زەمەنی غونەیە چییە کامیلەیە لە مەرتەبەی دووەمدایە حاڵەتی سێم لەگەڵیدا دەنگێکی کەم لە دەمەوە دەردەچێت بەهۆی دانەخرانی دەرچەی نون لە بەشەکەی زمان تەنها لە پیتەکانی قاف و کافدا نەبێت لەبەر ئەوەی زمانمان ناین لە مەخرەجی نون دەنگێکی بچکۆلە دروست ئەبێت بۆ نمونە کاتێک وشەی کونتاڵین کونتە هەتا ئەگەین بە پیتی تا دوو دەنگ دروست ئەبێت دەنگی مینگە دەنگێکی بچووکیش لەناو دەمە خۆت حازرەکەی بۆ وتنی پیتی تا کونتە ئەنفوسیکوم بەم شێوازە ئیخفا ئەکەین تەنها لە مەخرەجی قاف و کافدا نەبێ ئیخفای قاف و ئیخفای کاف داخراوە ئەگەر سلایدی دوای ئەومان بۆ پیشاندن بێ زەحمەت سەیری مەخرەجی قاف و کافکەن خۆشەویستان ئەقسە لیسانە کۆتایی زمانە کاتێک کە ئیخفا ئەکەین لە پیتی قاف و کافدا چیەکەین زمانمان جووتەکەین لەسەر جەمپیتەکانی ترا زمانمان جووت ناکرێت مەخرەجی زمانی نامێنێت بەڵام لە ئیخفای قاف و کافدا ئەمێنێت بەم شێوازە بۆ نمونە لە کاتی پوتنی قاف ئەڵین چی من قابل و هەروەها ئاگامان لە حاڵەتێک بێت هەر کاتێک نونی ساکینە و تەنوین لە ئیخفایە گەیشت بە پیتێکی ناسک مینگەکەیش ناسکەکەین ئەگەر گەیشت بە پیتێکی قەڵە و مینگەکەیش قەڵەوەکەین بۆ نمونە قاف پیتێکی قەڵەوە لێرەدا ئیخفاکە دەنگی مینگەکە بە قەڵەوی ئەڵین میان قابل بەم شێوازە و لە کافدا بە ناسکی ئەڵین بۆ نمونە کاتێک کە ئیخفا ئەکەین لە کافدا من کولی
بۆ نمونە من كل زمانمان جووتەکەین بە مەخرەجی کافەوە و بە مەخرەجی قافەوە ئاگامان لەو حاڵەتە بێ. خۆشەویستان بە شێوازێکی خێرا هیوادارم توانی بێتمان حەقی خۆی بێنێ ئیخفا بەو شێوازە جێبەجێ دەکەین. دێنە سەر خوێندنەوەی لاپەڕەی تایبەتی ئەمڕۆمان کە سوورەتی العالەقە 597 ئینشاءڵڵا ئێمە تا ئاەتی 5 ئەخوێنینەوە بۆی دەرفەت هەبێ زیاتر پەیوەندی وەربگرین. ئەگەر دەرفەت هەبوو و کاتمانمان بوو لە بەردەمەکانی داهاتوە ئینشاءڵڵا هەوڵەین سوورەتەکە تەواو بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. بەڵێ خۆشەویستان تا ئاەتی 5 لە خزمەتتانە بووین و ڕاستەخۆ لە خزمەتانین دەتوانن پەیوەندی بکەن. بەڵێ پەیوەندیمان لەگەڵە مەڕوەخان لە بەردێڕەشەوە بافەرمێن. السلام عليكم. وعليكم السلام. دادە مەڕوە فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. دەست خۆش دادە مەڕوە هەموو شە لە دوای منەوە بڵێرەوە. الشەیطان دادە مەڕوە بله لەگەڵ منای وشەی تا بە قەڵەوی بڵێ الشەیطان. الشيطان زۆر باشە. ئەنجاوی ئەم وشەیشم بۆ بڵێرەوە خەلەق خلق قافەکە با دەرکەوێ خەلەق. خلق زۆر باشە. و پیتی حا نزیک مەکەرەوە لە عینەوە مەڵێ ڕەحیم 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 بەو شێوازە پیتی حاکت ئەبێت تۆزێک ڕاهێنان زیاتر لەسەری بکەیت و پیتە قەلقەلەکانت ئیقڕە ئیقڕە ئەوشم بۆ بڵێرەوە. اقرأ. زۆر باشە. دەستی خۆش بێ دادەمەڕۆ ماشەڵڵا باشیت باشتری ژەبی ئینشاءڵڵا بە هیوای بەردەوامی. کاک یوسف لە سەی سادق باب فەرمێت. کاک یوسف. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. إن شاء الله جزاك والله الله خير. راضي بي أخوة. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. دەست خۆش بە کاک یوسفیان ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە. بەڵام پیتی قافەکان سیفەتی قەلقەلەی بینێ. قەلقەلە چییە؟ کاتێککە پیت بۆ نمونە خەلەق خەلق الإنسان من علق. جۆم لە قافەکەەوە نیە بڵێ علق. خلق الإنسان من علق. زۆر باشە. بەو شێوازە دەستت خۆش بێ بە هیوای بەردەوامی کاک یوسف موفق بی ئینشاءڵڵا. دادە ڕۆژگار لە سەی سادق. دادە ڕۆژگار. الو فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشی مام سایگیان. زۆر سپاس. تۆ باشی دادە ڕۆژگار. بەڵێ زۆر سپاس دەکەم بژی مام سایگیان. ئامادەیت؟ فەرموو. زۆر سپاس. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
الرحيم اقرأ باسم رب الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. هذا الرجال لبولي تشني بله لبولي تشني لبولي شاشي سرتايم زور باشا كاتك وشيك بسريك وخينون جاي مكانوا بونمونا اقرأ باسم ربك الذي مالي ربك الذي ربك الذي هذه يوم بابل روا ربك الذي عفرين بسم الله شن بابل روا ربك الذي بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم زور باشا ما نابي بلين بسم الله الرحمن الرحيم باشا داد الرجال بله زور سباس. ما مستاد هيا الو ما مستاد هيا بله اي قرآن لبر كردوه هيك هنيا كيم لبره بله زور باشا بردوام بي ان شاء الله باشا داد الرجال زور سركوتوبي داد الرجال كاك محمد لعربتوا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فرمو كاك محمد. بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. دس خوش محمد جان جملة قافة كان ونيك وسيلة سري بلي خلق لا كوستي خلق لا خلقنا كوسيلة شي خلق علق عفرين بوش شوازة باش كاكا محمد دست خوش بيه كاكا محمد جان دادا دينا لها لبجوا دادا دينا فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كيف فتايتي؟ السلام عليكم. عليك السلام دادا دينا فرمو. فرمو. تلفزيونك كسكة دادا دينا تلفزيونك كسكة. بسم الله الرحمن الرحيم اقرأ بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. دادا دينا لبولي شني؟ لبولي بينجي اي شني قرآن لبرا؟ من قرآن بولي لبرا ان شاء الله بردوام بلا لبركدن باشا ما شاء الله باش يخوني توا ان شاء الله باش ترو تشاكتري شبيت سركوتوبي دادا دينا سركوتوبي دست خوش بيه لكلارا وكمان لقلا آسودة دادا آسودة فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامتا جان باشی؟ زور سپاس دادی جان تو باشی؟ منش باشم. یخوا باش بی فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق ربك دادا سودا هاتي كم من بوبلرو بس بلمك أقعد لمن بيت اقرأ باسم ربك الذي خلق مالي ربك بلي ربك اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. زور باشا بلي علم
علم إنسان نا دادا سودا يولا من بقلة بلى. لامك مشددة بلا علم علم زور باشا آياتي يكميش علين اقرأ باسمي نعلين باسمي أو همزة ما خوينرا مالي باسمي بلا باسمي بومبلي روا اقرأ باسم ربك الذي خلق زور باشا خلق دادا سودا سيري وشي باسمي بكا لسر همزة صادي شي بشكولة هي أو يعني أو همزة ما خوينرا باسمي باشا باشا دستت خوش بي بهواي بردغامي دادا سودا اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الأكرم زور باشا دادا سودا بهواي بردغامي إن شاء الله بيوستا مع مستاد هبي بأوي باشتر ببيت ومتابعي أم برنامانيش كي إن شاء الله باشتر جبي دستت خوش بي الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم دستت خوش بي دادا سودا دستت خوش بي كوتا بيوندي دادا روجين لا سيد صادق دادا روجين وعليكم السلام ورحمة الله حاضريت بلى فرموا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسمك الذي ربك دبره فلمك بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان ما لم خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم دست خوش دادا روجين تمنت چنه روجين جان تمام ده صالة چنه قرآن لبرا توخ والسماء ذات البروج نوستيد همي لبركي باشا باشا دستت خوش بي سركوتبي دادا روجين جان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سوورەتی العلاق ئەو کاتێک کە وەصلی بەسمەلە ئەکەین ئەتوانین هەمزەکە نەخوێنینەوە بەم شێوازە بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق لە کاتی وەصڵە ئەو هەمزەیە ناخوێنێتەوە ئاگامان لەو حاڵەتە بێت و ئاگامان لەو شانە بێت کە دووبارەن بۆ نمونە ئاەتی یەکەم ڕەبیکەیە ئاەتی دووەم وەڕەبوکە ئاوا تێکەڵی نەکەین لە کاتی لەبەرکردنە یا سەرەتای فێربوون ئەو شانە تێکەڵ نەکەین و هەروەها پێویستە ئاگامان لە سیفەتی هەندێک پیت بێ بۆ نمونە پیتی قاف کە ساکین بێت ئەگەر بڵین خالق مەخرەجەکەمان وتووە بەڵام گوێمان لە دەنگی قافەوە نییە خالق ئەبێ مەخرەجەکە بەربەی خالقۆ بەم شێوازە خالقۆ ئەنجا دەنگی قافەکە دەر ئەکەوێت ئاگامان لەو حاڵەتە بێ واروەها بیمی ساکینش کە لەسەری ئەوەستین ئەبێ زەمەنی مینگەکەی کەمێک هەبێ الأكرم نەک یەکسەر الأكرم چونکە ئەگەر ئەو زەمەنی مینگێنێ نێڵین نزیکە بێتەوە لە پیتی باوە ئاگامان لەو حاڵەتە بێت بەڵێ خۆشەویستان لێرەدا بەم شێوازە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان بە هیوای سود و قازانج بۆ هەموو لایەک و ببێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار بەخوای گەورەتان دەسپێرین والسلام علیکم ورحمة الله وبركاته